لە هەموو ئەو کۆبوونەوانە ئێمە چار تەوەرمان باس کرد یەکیان ئەوە بوو کە ئایا ئێمە لە داهاتوێکی نزیک چی چاوەڕێمان دەکات دووەم ئێمە لەگەڵ عێراق بەرەو چۆ بچین چی بکەین بۆی جارشکە ئەو بەڵایەن نەبی جاری لە لای پێشەوە دەبی ئێمە لە ناو هەرێمی کوردستان هەموو لایەنەکان تەبابین و پەرلەمان بخەینەوە گەڕ دەبی لە ناو خۆشمان ڕێککەوین و هیچ کێشەیەک لە ناو هەرێمی کوردستان نێرین لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر و هەروە ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا تا ئەو جێی کە بەژەوەندەکانمان هاو بەشەو پێکەوەن ئێمە تەبابین و هەوڵی ئەوە بدەین لە گەل کۆمەلگای نێونەتەوەییش لەگەڵ هەموو وڵاتان هەوڵی ئەوە بدەین ڕێکەوتنامەیەکی دوو جانیبە لەسەر ئەساسی احترامی متەبادل ڕێک بخەین کۆماری تورکیا سێ نەوع هێزی هەیە لە هەرێمی کوردستان هێزێکیان دەگەڕێتەوە هیچ زمانی نەوەت و نەوەتەکان لەگەر سەدام حوسێن ڕێکەوتون بۆ ئەمنی حدود ئێستا لە بامەڕنەیە تیمێکیان لێرەیە لە ئەنجامی بانگاوازەکەی خۆمان هاتووە 300-400 کەسێکن بۆ ڕاهێنان و بۆ ئەوە ئەو هێزەی سێمی کە هێناوە لە منتیقەی باشقا جێنشینی کردووە ئەمە هێزێکن بە ناڕەسمی هاتووە و ئەوە ئیشی حکومەتی عێراقە بە پێی مادەی 110 دەستوری عێراق صلاحیاتی حەسری حکومەتی عێراقە ئەو مۆزوعە حەل کرد